بە پێی ستانداردەکان کە ئێمە ئیشی لەسەر دەکەین لەگەڵ جامعەی سلێمانیشا قسەمان لەسەری کردووە. سلێمانی پێویستی بە 500 بۆ 550 ملیۆن هەیە لە حاڵەتی نۆرمەڵە هەموو ساڵێ ببارێ، بەڵام ساڵانە ئەم ڕێژەیە کەمەکاتەوە. ئەگەر ساڵێک لە دوای وشکە ساڵیە ئەمە زیادکە، حەجمی پاراوبوونەوە زیاد ناکە. حەجمی پێداویستی لە ئاو باش ئەبێتەوە. مەسەڵەن خۆی وشکە ساڵێکە بریتێک وشکە ساڵی ئاوهەوا، وشکە ساڵی کشتتوکاڵی، وشکە ساڵی هایدرۆ، ئەمدا وشکە ساڵی ئابووری کەوات کێشە گەورەکەیە. ئێمە لە کێشەی ئاوهەوای ئەم ساڵە کێشەمان نەما، لە کێشەی کشتتوکاڵی ئەم ساڵە کێشەمان نەما، بەڵام 2 ساڵی پێشتر هەمان بوو. بەڵام لە کێشەی هایدرۆی هەمانە، چکە بۆ 2 ساڵ لەسەری یەکتری ئەو پاراوبوونەوە نەگەیشتەوە ڕێنجی خۆی، بە 1 ساڵ ڕێنجەکەمان بۆ پڕ ناکاتەوە. و حەجمی دەرهێنانەوەشمان بەڵانسەکەی لەگەڵ پاراوبوونەوەی فەرقی کردووە، زیادی کردووە، بۆیە بۆمان ڕێک نابێتەوە ئەگەر بێت و سیاسەتی ئاوی خۆمان نەگۆڕین لە سیاست بۆ سیاسەتێکی تەقەشوفی زۆر قورس